پێغەمبەر ئادەم سیاچەمانەی چڕیوە و هەروە پێغەمبەر ئیبراهیمیش کاتێک سەری ئیسماعیلی کوڕی بڕیوە جلی کوردی لەبەر بووە. ئەمانە قسەی من نین، بەڵکو فیلمێکی کوردیە بە ناوی کارۆ. ئەم فیلمە باز لە سەرەتای هاتنی ئادەم و دروستبوونی مرۆڤایەتی دەکات. هەر ئەوەندەش نا، باز لە پێغەمبەر نوح دەکات کە لە کوردستان ژیاوە. هەروە لە فیلمەکە کاوە و زوحاچیش نیشان دەدرێن و حەسەن زیرەکیش گۆرانی دەڵێت. کارۆ بۆ 964 دەربارەی فیلمەکە دەڵێت. تەنانەت کوردایەتیش هەر لە بێگانەکان جوانە. ئەگەر ئەم فیلمە بیانیەک دروستی بکردبە، ئەو بێگومان ئێمە لە شەقەی باڵماندا و فیلمەکەمان دەفڕاندە ئاسمان. بەڵام بەداخەوە هیچ کوردێک ئاگاداری نییە. ئەم فیلمە بۆ نەوەی داهاتوو دروست کردووە بۆی ئاگاداری مێژوو و شارستانیەتی خۆیان بن. هەروەها کارۆ زیاتر دەڵێت هەر دیمەنێک کە لە فیلمەکەم نیشان دەدرێت سەرچاوی مێژووی و بەڵگەی دیاریکراوی لەسەر هەیە. کارۆ لە کۆتا دیمەنی ناو فیلمەکە دەڵێت گەر بێبنەچە بیت نەزانیت چێ، هەر بۆ ئاگر باشی بسووتەی. زوو کوڕەشا بووی ئێستا بێبەخت، بیری باوات کەی دێیتەوە سەرتەخت. ئەو فیلمەی باسم کرد قسەی زۆر هەڵدەگرێت. هەروە ڕەوتێکیش هەیە کە دژی ئاراستەکردنی ئەم فیلمەیە. ئێستا فیلمەکە لە سینەمای هەولێر پەخش دەکرێت. ئێوەش دەتوان بچن سەیری بکەن و ڕای خۆتان دەرببڕن کە ئایا دژین یان لەگەڵی.